موچەی ئەم مانگەی فەرمانبەران هاوشێوەی مانگی پێشوو بە لێبڕینی 121 دابەش دەکرێت. سەرۆک کۆماری عێراق دەستوەردانی تورکیا لە کاروباری ناوخۆی وڵاتەکەی ڕەت دەکاتەوە. ئامارەکانی توشبوون و مردن بە کۆرۆنا لە گەرمیان مەترسیدارن و تەندروستیش هۆشداری دەداتە هاوڵاتیانی سنوورەکە. ساڵتان لێبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. ئامارەکانی توشبوون بە کۆرۆنا لە گەرمیان بەرز بوونەتەوە و تەندروستیش هۆشداریدای هاوڵاتیانی سنوورەکە. لە ڕاگەیەندراوێکدا بەڕێوەبەراتی تەندروستی گەرمیان ئاشکرای کردووە ئامارەکانی کۆرۆنا بەڕادەیەکی مەترسیدار بەرز بوونەتەوە بە شێوەیەک لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 5 هاوڵاتی بەهۆی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە. تەندروستی گەرمیان ئاماژەی بۆ ئەوەش کردووە لە کۆی هەر 100 کەسێکیش کاپشکنینیان بۆ دەکرێت 12 کەسیان توشبووی ڤایرۆسەکەن. ڕاگەیەندراوەکە داوای لە هاوڵاتیان کردووە ئەو ئامارانە بە هەند وەربگرن و ڕێکارەکانی خۆپارێزی بە تەواوی جێبەجێ بکەن. ئەوەش لە کاتێکدایە مانگی ئازاری ساڵی ڕابردوو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سنووری گەرمیانی بە زۆنی مەترسی کۆرۆنا ناوبرد. سەرۆک کۆماری عێراق دەستوەردانی تورکیا لە کاروباری ناوخۆی وڵاتەکەی ڕەت دەکاتەوە. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق لە کۆبوونەوەیەکیدا لەگەڵ فاتح یاڵدز بە بۆنەی تەواوبوونی ماوەی کارکردنی وەکو باڵێۆزی تورکیا لە عێراق پەیامێکی ڕاستەی تورکیا کرد و ڕایگەیاند عێراق هەر جۆرە دەستوەردانێک لە کاروباری ناوخۆیی ڕەت دەکاتەوە. ئاماژەی بۆ ئەوەش کردو عێراق ڕێز لە سەروەری وڵاتان دەگرێت و پاڵپشتی ئاراستەی دیالۆگ و چارەسەری ناکۆکیە قوڵەکان دەکات. فاتح یاڵدز وەک باڵێۆزی تورکیا لە عێراق کارەکانی کۆتایی پێهاتووە و تا ئێستاش دیار نییە تورکیا کێ وەک باڵێۆزی نوێ ڕادەسپێرێت. وەزیری دارایی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ئەگەر بەغدا پارە نەنێرێت ئەوە لێبڕینی موچە بەردەوام دەبێت. ئاوات شێخ جەناب وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند ئەگەر عێراق بودجە بۆ هەرێمی کوردستان نەنێرێت ئەوە ئەم مانگە پێدانی موچەی فەرمانبەران هاوشێوەی مانگی ڕابردوو بە لێبڕینی لە 121 دەبێت. ئەم لێدوانەی وەزیری دارایی لە کاتێکدایە بە پێی یاسای بودجێ ئەم ساڵی عێراق کە هەرێم و بەغدا لەسەری ڕێکەوتون پێویستە حکوومەتی هەرێم مانگێکی تەواو ڕێکەوتنەکە جێبەجێ بکات. اینجا لە کۆتایی مانگەکەدا بەغدا پارە بۆ هەرێم دەنێرێت و تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێم هیچ بڕەپارەیەکی نەوت و داهاتی ڕادەستی عێراق نەکردووە. قایمقامی سلێمانی ڕایگەیاند لە ڕەمەزاندا چاودێریەکانیان زیاتر دەکەن و هەر کەس و شوێنێکیش پابەند نەبێت بە ڕێکارەکانەوە سزای دەدەن. بەپێی ڕاگەندراوێکی قایمقامێتی سلێمانی لە ڕەمەزاندا لیژنەکان چاودێریەکانیان زیاتر دەکەن و هەر کەسیش پابەند نەبێت بە ڕێکارەکانەوە ڕوبەڕووی سزای توندی دەکەنەوە. ئاماژە بۆ ئەوەش کراوە لیژنەکانی قایمقامیەت ڕێگا بە گرانکردنی نرخ و ساختکردنەوەی خواردن و کاڵای زیان بەخش نادەن. لەبارەی ڕێکارە تەندروستیەکانیشەوە ئاماژە بۆ ئەوە کراوە لە پاڵ بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی مەرج و ڕێنمایەکانی کارکردن. لیژنە هاوبەشەکان بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی خۆپارێزی لە کۆرۆنا دەکەن لە هەموو ئەو شوێنانەی کە بە مەرج ڕێگە بە کارکردنیان دراوە. حکوومەتی هەرێم جارێکی تر دڵنیایی داوە بە عێراق کە پابەندی ڕێکەوتنەکەی نێوانیان دەبێت. وتەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ناوەڕۆکی نامەیەکی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم بۆ بەغدا ئاشکرا کرد و ڕایگەیاند هەرێم دڵنیایی بە بەغدا داوە پابەندی یاسای بودجەی عێراق دەبێت. پێشەوە هەورامی وتەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان بە میدیای حیزبەکەی ڕاگەیاندووە ئەمڕۆ وەزارەتی دارایی نووسراوێکی کردووە بۆ حکوومەتی عێراق و دووبارە ئامادەی و پابەندبوونی حکوومەتی هەرێمی کوردستانیان دەربڕیوە. لەبارەی کۆبوونەوەی شاندی دانوستانکار و پەرلەمانی کوردستانیش هەورامی وتی بە کۆی گشتی بە ڕێکەوتنێکی هاوسەنگ سەیری ڕێکەوتنەکە دەکرێت بەڵام جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بابەتە گرنگەکەیە چونکە پێشتریش ڕێکەوتنی دیکە هەبووە بەڵام جێبەجێ نەکراوە. ئەوەش لە کاتێکدایە لە دوای چەندین سەردانی شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێم بۆ بەغدا هەردوو لەبارەی یاسای بودجەی ئەم ساڵی عێراقەوە ڕێککەوتن. هەواڵی ڕۆژم پێشکەشکردن خواتان لەگەڵ بێت.